هيداد 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 تنجرم ويد قستم أخوم جهريش باد من وەک خۆم بەڵێ قربان کاکە دەنگ وەڵای منیش بەڵەیەکی دەدەمێ دوو کاک عەبدولقاهار دەزانە سەر تۆ باوە لەسەر تۆ باوە فەرموو ئەمن دەبەڵێ دەڵێم دەی دەدەم ماوە خۆش بوو دەبەڵێ بۆستە جارێ بۆستە نە کاک عەبدولقاهارە کاک عەبدولقاهار دوو باڵێ ئەوە دوازدە پێنج بە هیچ شێوەیەک ئەم دەرنەچوونیان نەبێتەوە کاریەوەی کەیری هونەر تەواو ژیان تەواو ڕائەوەستێ نەخێر بەعکسەوە بێ وەک ئەزمونێک سەیری بکەن و بە هیوام بۆ قۆناغەکان و بۆ بەرنامەکانی ئایندە